ئەگە پێت خۆشە خوای گەورە سپاس و ستایشێکی زۆرت بۆ بنووسێ، پاداشتێکی زۆر گەورە وەرگری بەپێی قورئان، بەپێی حەدیث، هەرچی لە ئەم بوونەوەرە هەیە ڕۆحدار و بێڕۆح هەمووی سپاسی خوا دەکە، هەمووی زیکری خوا دەکە. لە قورئانە باس کراوە بەخوا دارە، بەردە، ئاوە، خۆڵە، هەتا سێبەرەکان، سێبەری مرۆڤەکان خوای گەورە دەفەرمێت سێبەرەکانیش، سێبەری دار و مرۆڤەکان و هەموو شتێکیش هەمویان سەجدە بۆ خوا دەبن. کاتی خۆی بە درێژی باسمان کردووە. جا ئەگەر پێت خۆشە بەقەت هەموو سپاسی مەخلوقات خوا خێرە بۆ بنووسێ، گیان لەبەر هەمووی سپاسی خوا دەکا، دار و بەد سپاسی خوا دەکەن، مەلایکە سپاسی خوا دەکەن، جنۆکە سپاسی خوا دەکەن، مێر و لەو هەرچی گیان لەبەری بچووکشێ هەموو سپاسی خوا دەکەن. ئەگەر پێت خۆشە خوای گەورە بەقەت هەموو سپاسی ستایشی مەخلوقات سپاست بۆ بنووسێ، ئەم زیکرت لەبیر نەچێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتوو، هەر کەسێ چووە سەر جێگای نووستنەکەی کاتێکی دەوێ بخەوێ لەسەر جێگای خەوتن، ئەم زیکرە بخوێنێ: الحمد لله الذي كفاني وآواني، الحمد لله الذي أطعمني وسقاني، الحمد لله الذي من علي وأفضل، اللهم إني أسألك بعزتك أن تنجيني من النار. يعني دڵی خوایان سپاس بۆ تۆ شوێنێکت بە من داوە تیایدا بخەوم، ئیسراحەتی تیا بکەم، خانوویەکت بە من داوە، خەڵکی خانووی نییە. خوایان سپاس بۆ تۆ کە خواردن و خواردنەوەت بە من بەخشی، خوایان سپاس و ستایش بۆ تۆ کە جلوبەرگت بە من بەخشیوە خۆمی پێدا پۆشم. خوایان سپاس و ستایش بۆ تۆ داوات لێ ئەەکەم بە عیزەت و بەدەسەڵات و گەورەی خۆت من لە ئاگر بپارێز. هەمووی حەمد و سەنای خوایە. ئەگە تۆ ئەمەت کرد چەندێک خێرە دەسەکەوێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: فقط حمد الله بجميع محامد الخلق كلهم. ئەوە خوای گەورە بەقەت پاداشتی هەموو سپاس و ستایشی مەخلوقات، هەموو بوونەوەری خوا کە سپاسی خوا دەکەن چەندێ پاداشتی هەیە، تۆ تەنها ئەوەنە پاداشت دەسەکەوێ، تەنها سپاسی خوا بکە. ئەی خوای گیان سپاس بۆ تۆ دەخەوم لەشم ساغا، خەڵکێ لەبەر ئازار خەوی نییە، خەڵکێ لەبەر دوژمنداری خەوی نییە، خەڵکێ لە خەم و خەفەتە خەوی نییە. دەی سپاسی خوا بکە بخۆ لەسەر جێگاکەت دەخەویت، بە جلێکی ماڵەوە دەخەویت، سپاسی خوا بکە خەڵکی حرەسی هەیە، سپاسی خوا بکە تۆ پاشای بۆ خۆت ئەڕۆیتە هەر شوێنێ ئەستۆڕێتەوە ترست نییە. خەڵکێ ناوێت لە ماڵەکەی دەچێت بێ 5-6 نەفەرێک 10 نەفەر لەگەڵ یابێ ئەم لاولای لێ بگرن. ئەوە کێ ژیانە؟ ڕۆژێکش دێ مەلەکەل مەوت دێن نەحساب بۆ حرەسەکە و نەبوو هیچ کەس ڕۆحی کێشە ئەڕوات تاو. کەواتە ئەگەداری خۆت بە سپاسی خوا بکە. لە کۆتاییدا دەڵێم بەسە ناشکوری سپاسی خوا بکەن لەسەر هەموو نیعمەتێ. ئەوەش دەڵێم زاڵمیش چی بەرامبەرتان بکات، دەسەڵاتدار بێ یا بێ دەسەڵات بێ و خزمی خۆشت بێ، دراوسەی خۆشت بێ، زاڵم بێ، خوا لە دنیا و قیامەت زەلیلی ئەکا و ڕسوای دەکات، دڵنیا بنەوە، بێخەم بن ئینشاءڵڵا. بەس تۆ سپاسی خوا بکە، خوای گەورە هەموو ئاواتەکانت دێنێتە دی ئینشاءڵڵا لە دنیا و لە قیامەت.